ئەمە ئەو عەقڵیەتە پۆلیسی و خۆسەپێنەیە کە ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەواوی ڕەتی دەکەینەوە. زبانی ڕاگەیاندنی پارتی یەکێتی جارێکی دیکە گرژی و بێباکی بەخۆوە دەبینێت. یەکێتی پارتی بۆ تۆمەتبار دەکات کە حکمی پۆلیسی بەسەر کوردستاندا دەسەپێنێت. پارتیش دەڵێت ئەوە یەکێتیە مافی دەنگدەرانی پێشێل کردووە و بووەتە کۆسپ لە بەردەم پرۆسەی دیموکراسی و کاراکردنەوەی پەرلەماندا. لێرەوە دووپاتی دەکەینەوە هەتاوەکو باڵی خۆسەپێنی ناوپارتی دیموکراتی کوردستان و ویستی حکومەتی پۆلیسی لە هەرێمی کوردستان وجودی هەبێت، حکومەتی هەرێمی کوردستان بەو شێوە پێک نایەت. بە پێچەوانەوە کەی ئەم عەقڵیەتە گەشتە قەناعەتێک گەشتە باوەڕێک لەوەی کە ئەم جۆرە عەقڵیەتە خزمەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و پێگە و ناو ناوبانجی هەرێمی کوردستان و خەڵکەکەمان ناکات، ئێمە دەرگامان کراوە دەبێت بۆ پێکهێنانی کابینەی دێمی حکومەتی هەرێمی کوردستان. لا بەرانبەر ئەم وتانەی وتەبێژی یەکێتی، محمود محەممەد وتەبێژی پارتی ڕاگەیەندراوێکی دەرکردووە و یەکێتی با پێشێلکردنی مافی دەنگدەران و پرۆسەی دیموکراسی تۆمەتبار دەکات. لەو ڕۆوە وتەبێژی پارتی دەڵێت بە باشمانزانی وەڵامی بەشێک لە قسە و چاوەشەکارەکانی وتەبێژی یەکێتی بدەینەوە. ئەوە یەکێتیە دەیەوێت بە زۆرداری و بەبێ گوێدانە ڕای خەڵکی کوردستان خۆی بەسەر ئاکام و ئەنجامەکانی هەڵبژاردندا بسەپێنێ و هیچ حسابێک بۆ دەنگ و ژمارەی کورسی لایەنەکان نەکرێت. هەروەها دەڵێت ئەوە یەکێتیە جیاکاری دروست کردووە و ناهێڵێت یاسا و ڕێنمایە ئیداری و مالیەکان و پرۆژەکانی حکوومەتی هەرێم لە هەموو سنووری کوردستان جێبەجێ بکرێن. ئەم شیر و تیرەی پارتی و یەکێتی لە یەکدی دەسوون، زبان و ئەدەبیاتی شەڕی ناوخۆ و ساڵانی نەوەدەکان و بیری خەڵک دەهێنێتەوە. کاتێک بێگوێجانە گرانی و برسێتی خەڵک، ئەو کاتیش ئەم دوو حزبە خەریکی شەڕی میدیایی و شەڕی براکوژی بوون. کاسپی و بازاڕیان نەهێشت و هەزاران گەنجی ئەم نیشتیمانەیان کردە سوتەمەنی ئەجێندای حزبی خۆیان. بە بڕوای چاودێران ئەم قۆناغە نوێیە لە شەڕی میدیایی پارتی و یەکێتی. ئەگەر شۆیەکی میدیایی و سەرقاڵکردنی خەڵک نەبێت بە شتی لابەلاوە، ئەوە بێگومان دەرخەری ئەو ڕاستیەیە کە ئەم دوو حزبە هەر لە بنەڕەتدا بە عەقڵیەتی خێڵ و بنەماڵە و ناوچەگەرێتی و دوو ئیدارەیی حکوم دەکەن. بە جۆرێک دوای 35 ساڵ لە حکومڕانی و هەموو ئەو برسێتی و چەرمەسەریەی بەسەر خەڵکیان داهێناوە، ئەوان هەر لەسەر فاک و فیک و لە هەوای حیزبایەتی خۆیاندان. لە کاتێکدا ناوچەکە و عێراق لە دۆخێکی زۆر ناسک و هەستیاردان و بەرپرسانی دوو حزبی دەسەڵاتیش ئەمەیان نەشاردووەتەوە، پرسیاری گرنگەوەیە ئایا بەم عەقڵیەتە حکومڕانیەوە دەتوانرێت هەرێمی کوردستان بگەیەنرێتە کەناری یارامی؟ ئایا خەڵک چاوەڕوانی چی لە یەکێتی و پارتی دەکەن و ئەمانیش خەریکی چین و بیر لە چی دەکەنەوە؟